زۆرم بەلاوە سیر بوو، ترسام شەڕ ڕوویدا بێ لە نێوانیاندا. تەلەفۆنم کردەوە بۆ کاک بەهرۆز، گوێم لە دەنگی گریان و قسە و باسی ئەڵمانی بوو. وتم چییە و چی ڕوویداوە؟ بەهرۆز وتی پۆلیسی لێیە لەگەڵ ئەمبوڵانس وەرە دوای قسە بکەین. کەوتی پۆلیسی لێیە من پێم خۆش بوو، چونکە باشترە پۆلیس پێش ڕۆشتنی ئێمە بگاتە ئەوێ بە هۆکاری ئەوەی ئێمە ئاگامان لە ڕووداوەکە نییە و نابینە شاهید تێیدا. گەشتی نۆماڵی مەهناسخان هەموو ئەم باس و خواسە و مردنی کاک عەبدوڵڵا چەند سەعاتێکی کەمی پێچوو کە لە 2 سەعات و چەند دەقیقەیەک تێپەڕی نەئەکرد. چوونە لای مەهناسخان، کچێکم بینی جلێکی زۆر عەجیبی لەبەردا بوو، چاوی ڕەش، قژی ڕەش، لێوی ڕەش، لە شەیتان و شتی وا ئەچوو. فرمێسک بە چاوی داهاتبووە خوارەوە، لەسەر دەم و چاوی جۆگەی ڕەشی دروست کردبوو. قاچی ڕوت شتێکی لە پێدا بوو، لە سفرە ئەچوو، هەموو ڕانی بەدەرەوە بوو، هەموو گیانی ڕەش بوو. ئیتر هەستم کرد ئەمە لە شەیتان پەرستەکانە. لە ئەوروپا پێیان ئەڵێن ساتانیست، من وامزانی ئەڵمانیە چونکە هیچی نەوت. مەلا محەممەد وتی ئەڕۆم بزانم کفن پەیدا ناکەم، چوو بۆ مزگەوتی تورکەکان لە هانۆڤەر و کفنی هێنا و منیش لەبێ. ئەو کاتەی کە پۆلیس لەگەڵ ئەو خەڵکەی کە بە ئەمبوڵانس هاتبوون هەر بێدەنگ بووم، تەنها چوومە لای مەهناسخان وتم چی بووە؟ لەبەر گریان وەڵامی نەدامەوە. کاک بەهرۆزیش بە ئەڵمانی قسەی لەگەڵ پۆلیس و خەڵکی تردا کرد. دیار بوو بڕیاریاندا بوو کە ئەبێت کاک عەبدوڵڵا بەرنە خەستەخانە و فەحسی بۆ بکەن و هۆکاری مردنەکەی بزانن. دوای ئەوە ئەتوانین کفن و دفنی بکەین و بە خاکی بسپێرین. من ئەو مەسافەیە زیاتر خەریکی قورئان خوێندن بووم بەسەریەوە. تەنها 4 ڕۆژ بوو کاک عەبدوڵڵام ئەناسی. بەڕاستی خۆشەویستی چووە ناو دڵم، هەستم کرد پیاوێکی زۆر سادە و بەڕێزە. ئەو کاتەی کە دەستیان دایە و خستیانە ناو ئەمبوڵانسەکە، ئیتر دەستم کرد بە گریان، زیاتر بۆ خۆمە گریام نەک بۆ ئەو. ڕاستە خۆشەویستی لە دڵمدا هەبوو، بەڵام بەڕاستی مردن سامانێکی زۆر گەورەی هەیە. بەڵام ئێمە زۆر سەرکەشین، زۆر بەدەگمەنبیری مردنەکەین. وتمانەچین لەگەڵ تەرمەکەدا دوای فەحس ئەیهێنینەوە، کەچی کاک بەهرۆز وتی کاک ماکوان ئەوە بەلای کەمەوە 2 ڕۆژی پێ ئەچێت و تەرمەکەی لە سەلاجەدا دائەنێن. منیش بێدەنگ بوو، چونکە من خاوەنی ئەو باس و خواسە نابم، لەبەر ئەوەی من بۆ خۆم میوانم، شارەزاش نیم و پاشان ئەوانە هەموو خزم و کەسوکاری یەکترن. وتمان مادام وایە ئێمە ئەچینەوە بۆ هالە و دوایی دێینەوە. بەڵام وتم من پێ ناچێت بگەڕێمەوە، چونکە منیش 2 بەیانی تایارەکەم ئاگەڕێتەوە بۆ نەرویج. من خواحافیزیتان لێ ئەەکەم و بۆ خۆتان خۆش بن. کاک بەهرۆز ئاگات لە مەهناسخان بێ، ئافرەتێکی بەڕێزە، تکا ئەەکەم بڕۆ پێی بڵێ من داوای ئیزنی لێ ئەەکەم. کاک بەهرۆز زۆر بە ئەدەبەوە خۆشحاڵی دەربڕی کە بمێنمەوە. وتم بەخوا ئیلتیزامم هەیە و ئیش و کارم بەجێ هێشتووە. مەهناسخان هات بۆ لام و بەدەم گریانەوە سەری خستە سەرشانم و بە کوڵ گریاوتی ماکوانجان مەڕۆ توخوا تۆ و کاک مەلا محەممەد کفن و دفنی بکەن. وتم من لە خزمەتدام، بەس ماڵ و مناڵم تەنهان. مەهناسخان وتی خۆم تەلەفۆنیان بۆ بکەم. منیش زۆر لەسەری نەڕۆشتم، تەلەفۆنم کرد بۆ خێزانم کە بلیتی تیارەکەم بۆ بگۆڕێ. بە مەهناسخانم وت من لە خزمەتتدام. لە خوارەوەی شقەکەیان لەگەڵ مەلا محەممەد هاتی نەخوارەوە، هەندێک کەسی لێبوون، من نەم ئەناسین بێجگە لە خێزانی کاک بەهرۆز و مناڵەکانی و 2-3 کەسی تر. لەپڕ شەڕ دەستی پێکرد لە دەرگای شقەکەدا. گوێم لە دەنگی مەهناسخان بوو، قژی ئەو ئافرەتەی گرتبوو کە هەموو جل و بەرگ و قژ و گیانی خۆی ڕەش کردبوو، ڕای ئەکێشا و ئەی کردە دەرەوەی شقەکە.
ئەیوت ئاخر کچم بەخێو کرد ساڵیتە دەرچێ من نەمزانی ساڵیتە چییە تا ئەو کاتە واتە سۆزانی بەپەلە ڕام کرد. کاک بەهرۆز دەستی ئەو کچەی گرتبوو ئەگریا چۆن گریانێک. کاک بەهرۆز ئەیوت بەو کچە ئەفسانە بە قسەی بکە و ڕۆ. ئەویش بە کوردی قسەی کرد ئەیوت بۆ کوێ بچم ئاخر جێگام نییە. منیش ڕام کرد بۆ لای مەهناسخان وتم چییە؟ مەهناسخان وتی ئەوە نابێت لە ماڵەکەمدا بێ. وتم ئەوە چێ؟ وتی ئەوە کچم بوو بەڵام لە ئێستاوە کچم نییە. کاک بەهرۆز ئەیوت بڕۆ. ئەویش بە گریانێکی زۆر سەیرەگریا ئەیوت جێگام نییە و بۆ کوێ بچم؟ وتم کە مادام جێگەی نییە بۆ کوێ بڕاوە ئافرەتە؟ وا هەستم کرد لە ئاهەنگێک شتێک بووە گەڕاوەتەوە لەسەر جلو بەرگەکەی لێی تۆڕن. بە مەهناسخانم وت ئاخر خوا عەفوت بکە بۆ کوێ بڕوا ئەو بەستە زمانە هەر هیچ نەبێت با خۆی بگۆڕێ هەموو گیانی ڕووتە بەم شەوە باوکی مردووە ئەوەندەی تر با لەسەری سەخت نەبێ بیبەخشە بە من. مەهناسخان وتی لەبەر خاتری تۆ بابێتە سەرەوە. چوون بۆ لای وتم خوشکی من بڕۆ دایکت ئەڵێ بابێتە سەرەوە وامزانی داڵیت باشە ماڵت ئاوا بێ. وەڵڵا وتی قانکەشوت. منیش وتم خوا مبارەکی کە. کاک بەهرۆزم بان کرد وتم کاکە ئەوە چییە و ئافرەتە؟ وتی ئەمە کچی مەهناسخانە ناوی ئەفسانەیە هەمیشە لەگەڵ کاک عەبدوڵڵا شەڕیان بووە ئەمشەو هاتۆتەوە دیسانەوە شەڕیان بووە. هۆکاری ئەو شەڕە بوو کاک عەبدوڵڵا تووڕە بوو و ئەڵێن جەڵدەی لێداوە بەڵام ئەم کچە کچی پیاوێکی ترە کچی کاک عەبدوڵڵا نییە. وتم کاک بەهرۆز ئەم سەر و وەزعەی بۆ وایە؟ کاک بەهرۆز وتی کاک ماکوان ئەم کچە لە داخی کاک عەبدوڵڵا وای کردووە ئەوە بۆ ماوەی چەندە هەروا بوون باسەکە ئەندور و درێژە. کاک بەهرۆز کەوتە باسکردنی ئەفسانە بووم. باسی ئەوەی کرد کە گوایە هەمیشە جەنگ و هەرایان بۆ لەگەڵ کاک عەبدوڵڵادا. پرسیاری ئەوم کرد کە هۆکارەکەی چی بووە؟ وتی زیاتر کێشەی خانەوادەگی بووە. منیش زۆر لەسەری نەڕۆشتم پرسیارم لێ نەکرد. گەڕاینەوە دوای ئەوەی تەرمەکەی کاک عەبدوڵڵایان بەرەو خەستەخانە برد ئێمەش کەمێک ماینەوە دوای ئەوە هەڵساین و ئیتر بەرەو هاڵە ڕۆشتینەوە. بۆ بەیانی تەلەفۆنمان کردەوە بۆ کاک بەهرۆز و مەهناسخان وتمان تەرمەکەیان داونەتەوە وتیان ناپێچێت سبەینێ وەری بگرینەوە. چاوەڕێمان کرد. تەلەفۆن کرا بۆ کاک مەلا محەممەد وتی با بڕین تا ئەگەینە ئەوێت تەرمەکە وەرەگرنەوە. گەیشتین و تەرمەکەمان وەرگرتەوە. من و کاک مەلا محەممەد شۆردمان و کفنمان کرد و کردمانە سندوق تەسلیمی کۆمپانیای تورکەکانمان کرد کە لە مزگەوت بمێنێتەوە تا گۆڕی بۆ هەڵەکەنین. خزمانی ئەوان هاتبوون زۆر خەڵکی لێبوو. هەر کەسێکم ئەبینی لەو مزگەوتە من نەم ئەناسی. کۆمەڵێک ڕەفیقی من و مەلا محەممەد نەبێ هاتبوون هەمومان نەئەگەیشتی نەدەکەس بەڵام ئەوان زیاد لە چەند خانەوادەیەک بوون. خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات زۆر هاتبوون. ئاگام لێبوو ئەوەی کە منی ئەناسی مۆڕەی ئەکرد و چپیان بوو لە نێوان خۆیاندا تەنها یەکێکیان نەبێ ناوی کاک سەلاح بوو خەڵکی مەهاباد بوو یەکێک بوو لە بەرپرسەکانی دیموکراتی ئێران. هات بۆ لام وتی خۆشحاڵم کە ئەدبینم لێرە و زۆر دەمێک بوو حەزمە کرد بە خزمەتتان بگەم. ئەو کاک سەلاحە پیاوێکی زۆر بەڕێز بوو. منیش زۆر مەمنونی بووم. خۆشحاڵی زۆرم دەربڕی. لە تەعزیەکە لە مزگەوتی تورکەکان ئاگام لێبوو کرابووە پێکەنین و حلکە و قسەی بێمانە. لە هەموو ناخۆشتر ئەوە بوو یەک دوو برا هاتن فاتیحیان داخست ئاگام لێبوو پێئەکەنین. منیش خۆم پێ نەگیراوتم ئەمە تەعزیەیە چێ ئەوێ قسە بکە با بڕواتە دەرەوە ئەوەشی ئەوێ فاتیحە دابخە بۆ کاک عەبدوڵڵا با حورمەتی فاتیحاکە بگرێ. ئەگەر بڕوای بە مزگەوت و فاتیحە نییە ڕێزیشی ناگرێ با بڕوە لە دیسکۆیەک یان نادی و بارێک تازیەکەی خۆی دابنێ. دەنگ نەما کەس قسەی ناکرد بەس ئاگام لە هەندێکیان بوو وەک قومبەلە ئەیانویست بەسەر مندا بتەقنەوە. کاک مەلا محەممەد وتی کاکە تۆ هەر خۆت تووڕە کردووە تازە قسەیشمان بۆ بکە. بیرم لەوە کردەوە کە باسێکی ئیمانی بکەم. منیش دەستم کرد بە باسی مردن. وتم نەتان پرسیوە دوای ئەم ژیانە بۆ کوێچین؟
آخر بەشەر بۆ بیر ناکەیتەوە، هەروە بە عەبەسی و بێهودەیی دروستکراوی ناگەڕێیتەوە بۆ جێگایەک کە دروستکەرێکت هەبێ. اینجا باسی مردنم کرد کە مردن جۆری هەیە ئەمرێت بۆ ماوەیەک و پاشان زیندوو ئەبێتەوە وەک ژووکیا و هەندێک لە درەخت و دار، واتە ژیان و مردنیان دەوریە. مرۆڤیش بە هەمان شێوە ئەگەڕێتەوە و سەر لە نوێ زیندوو ئەبێتەوە. باسی ئەوەم کرد کە مرۆڤ ئەمرێت و بە دوو جۆر مامەڵەی لەگەڵەکرێ. یەکەم، دوای مردنی ئەگەر کەسێکی بێدین و خراپەکار بوو چۆن ڕەفتاری لەگەڵەکرێ. پێغەمبەر درودی خوای لێبێت ئەفەرمێت لەو کاتەی کە گیانی ئەکێشن ناڕەحەتترین کاتێتی و ئەوەندە بە ئازارەوە گیانی ئەکێشرێ کوردەواری ئەڵێن زووخاو هەڵ ئەهێنێتەوە. پاشان دوو فریشتەی ناشرین لە بەرچاوی ئەو کفنێکی ترسناکی بۆ گەناوی پڕ لە پشکۆی ئاگری بۆ ئەهێنن بۆ گەنی ئەو کفنە لە هەرچی کەلاکی تۆپیوی سەر ئەم زەمینە هێ ناخۆشترە. بەرزی ئەکەنەوە بۆ بارەگای مەلەکوتی خوای گەورە، بە چ نایەک پێی ناخۆش بێ بەو ناوە بانگەکەن. فریشتەکان تەریقی ئەکەنەوە، باسی خراپە و گەندەڵیەکانی ئەکەن. خوای گەورە دەرگای مەلەکوتی خۆی بۆ ناکاتەوە، ئەو فریشتانە لە ئاسمانەوە بەری ئەدەنە خوارەوە. لە فەرمودەکەدا هاتووە کە تەنها زریکە و هاواری ئەو مردووە ئاژەڵەکان ئەیبیستن، ئەوەندە بە سوێ و ئەوەندە قورسە. لەو کاتەدایە خوای گەورە پێی ئەڵێت ئەو کەسە لە دۆزەخیەکانە. ئەو حاڵەتەی کە بەسەر ئەو مردووەدا دێ ئەو کاتە لەسەر بەردەشۆرە، یان ئەو کاتەی کە ئەیشۆن دەم و چاوی گرژە بێ، خەڵکی وازانن ئازاری پێگەشتووە. بەڵام ئەوە بۆ ئەوەی کە پێیان وتوە تۆ دۆزەخیت، پەنا ئەگرم بەخوا لەو ئاگرە کە مرۆڤ بچێتە ناوی ڕۆژێک نییە و مانگێک نییە و هەزاران ساڵ نییە، بەڵکو هاتنە دەرەوەی نییە. مردوو تا ئەو کاتەی کە تەواو ئەبێ لە شۆردن و کفنی تێوە ئاڵێنن حەز ناکابی بەنە ناو گۆڕەکەی، چونکە نازانێت دوای حاڵ و گوزەرانی چۆنە لە ناو گۆڕ، بۆیە حەز ناکە بە زووی بیبن، هاوارەکە بۆ خەڵکی ئەو ئەیان بینێت بەڵام خەڵک ئەو نابینن. تا ئەو کاتەی ئەیخەنە ناو گۆڕەکەی خۆی و ئیتر دای ئەپۆشن، جارێکی تر ڕۆحی ئەچێتەوە لاشەی هەڵەسێ ڕابکە، سەری ئەکێشێ بە بەردی ئەلحەددا، واتە ئەو بەردەی کە دانراوە، یاخود ئەو گڵەیە کە بە سەریەوێتی یاخود سندوقەکەی. بەڵام ڕێگە نییە و ئیتر کاتی گەڕانەوەیەتی بۆ لای خوا. دوو فریشتەی دەم و چاو ترسناک دێنەوە لای پێی ئەڵێن خوای تۆ کێیە؟ ناتوانێت وەڵام بداتەوە، چونکە خوای نەبوو، یان هەوەس پەرست بووە، یان شەخص پەرست بووە، یان حەزب پەرست بووە. هەروەها ئەڵێن ئەو کەسەی کە بۆمان ناردی ناوی محەممەد بوو، شوێنی کەوتی؟ ئەویش ئەڵێ نازانم باسی چی ئەکەن. ئیتر دەرگایەکی بۆ ئاکرێتەوە لە ناو گۆڕەکەی، ئەڵێن ئەوە جێگای تۆیە، لەم جێگایەدا تا ڕۆژی حەشر یاخود قیامەت. ئەویش شێوەیەکە لە شێوەکانی جەهەنەم کە بەوەی ناسراوە. شێوەی دووەم مرۆڤێکی دیندار و خواناسە کە ئەمرێت چی لێ دێت پێچەوانەی پیاوە خراپەکەیە، کاتێککە گیانیەکێشن وەک ئەوە وایە بۆنی سێوێک بکە، ئەوەندە بە ئاسانی ڕوحی دەرەچێ. لەو کاتەدا دوو فریشتە دێنە لای و کفنێکی بۆن خۆشی بۆ دێنن لە بەهەشتەوە. بۆنەکەی لە بۆنی هەرچی بۆنی عەتری سەر زەوی هەیە خۆشترە، ناوی حەنووتە کە لە بەهەشتەوە بۆنی پێداکراوە. پاشان کفنەکەی تێوە ئاڵێنن، بەرزی ئەکەنەوە بۆ بارەگای مەلەکوتی خوای گەورە. لە ئاسمانەکاندا فریشتەکان بە چ ناوێک پێی خۆش بێت بەو ناوە بانگیەکەن و باسی بۆ نەخۆشی ئەکەن. پاشان خوای گەورە ئەفەرمێت ناوی ئەو کەسم بۆ بخەنە لای پیاوچاکان و شەهیدان و ڕازگۆکان، باسی چاکە و باشەکان یەکەن. ئەو کاتەی کە مژدەی بەهەشتی ئەدەنێ لە ئاسمانەوە کە دێتەوە، ئەو کاتەیە کە لەسەر بەردەشۆرەکەیە و لە خۆشیاندا زەردەخەنە ئەگرێت و خەڵکی دەور و پشتی کە ئەیشۆن وە هەستەکەن ماوە و
ختوکەی دراوە، بەڵام لە ڕاستیدا ئەوە خۆشی مژدەی بەهەشتە بەلاشەکەشیەوە خەڵکی ئەیبینێ. اینجا خێراوز و بیبەن بۆ قەبر و گۆڕەکەی، کەی خەنە ناو گۆڕەکەی، اینجا هەستەکە مردووە. دوو فریشتە دێنە لای و بە جوانی و چاکی وەڵامی پرسیارەکان ئەداتەوە. دەرگایەکی بۆ ئەکرێتەوە لە گۆڕەکەیدا کە باخێکە لە باخەکانی بەهەشت تا قیامەت لەو جێگایەدا ئەمێنێتەوە. قسەکانم تەواو کرد، پرسیاری زۆر کرا و منیش ئەوەندەی لە توانامدا بوو وەڵامم دانەوە. گەڕاینەوە بۆ ماڵی مەهناز خان. زۆرێک لە خەڵکەکە ڕۆیشتنەوە. ئاگام لە کاک بەهرۆز بوو، ڕقێکی چوو بۆ دڵ کە بەو شێوەیە قسەم کرد. هەستمە کرد ئەیویست بمبوغزێنێ، بەڵام ڕێگەم نەدا. ئەو کاتەی کە قسەیە کرد من یان سرم داخست و ئیمالمە کرد، یان یەکسەر مەوزوعەکەم پێ ئەگۆڕی. ئیتر هەستی کرد ئەوەی ئەو ئەیکا نەشیاوە. منیش زوو ڕەدی ئەدەمەوە، بۆیە زۆر بەردەوام نەبوو لەسەر کار و ڕەفتارەکەی. ئێوارە نزیک کاتژمێر 6 بوو، ماڵەکەیان چۆڵ بوو. من و مەلا محەممەد و کاک بەهرۆز و خۆیان بووین لەگەڵ هەندێک لە کەس و کارەکەیان. چوومە دەرەوە بۆ گەڕانێکی کەم. من سروشتم وایە زۆر لە جێگایەکدا ناتوانم دانیشم، حەزم زۆر بەجوڵەیە. چپاندم بەگوێی مەلا محەممەد، داوتم کاکە با بڕۆین، تەواو تاقەتم نەما. مەلا محەممەد وتی کاکە هیچ نەبێ، با تا سەعات 9 لێرە بین، نانێکمان لەم ماڵە خواردووە. وتم ئاخر بۆیە لەگەڵ مەلا نەبیت باشە، چونکە هەمیشە خەیاڵی لای نانە. کردم بە فشکات و وتم مەلا محەممەد ناشێت چاوت بڕی بێتە مەهناز خان ئێستا بێوەژنە. مەلا محەممەد وتی لەخوا بترسە. وتم باشە، اللهم اجعلنا من المتقين. من هەڵسام و هاتمە دەرەوە. زۆرم نەما بوو لەسەر پلیکانەکانی شوقەکە بێمە خوارەوە. گوێم لە دەنگێک بووتی کاک مەڵا ماکوان. لە دڵی خۆم داوتم مەلام بیستووە، بەس مەڵام نەبیستووە. کە ئاوڕم دایە و تەماشام کرد ئەفسانەیە. کچی مەهناز خان، ئەوەی کە لە جەماعەتی شەیتان پەرستەکان بوو. هاتووتی کاک مەڵا چی ئەکەیت؟ وتم وەڵا ئەچم پیاسێگەکەم. ئەفسانەوتی بێم لەگەڵت؟ وتم نەوەڵڵە. ئەفسانەوتی بۆ؟ وتم ئاخر من تەریق ئەبمەوە بەو جلانەوە بێمە دەرەوە لەگەڵتا. تۆ خۆت نافرمیت مەڵا ماکوان، ئاخر مەڵا دیوە بەو شێوە لەگەڵ خەڵک بێتە دەرەوە. ئەفسانەوتی چی بکەم؟ وتم دادەجان بڕۆ دەرپێک بکەرە پێت، یان تەنورێک، اینجا کراسێک و ئەو دەم و چاوەشت بشە و پاشان ئەو تەل و فسفۆرە بکەرەوە لە دەم و چاوت، لە پاسکیلی جارانی منەچێ. تۆ بەم هەموو جوانیەوە بۆ واد لە خۆت کردووە؟ تۆ ئەزانی زۆر جوانی بەو هەموو ناسکێتەوە بۆ خۆتت کردووە بە شەیتان. ئەفسانەوتی باش بێسە ئێسا خۆمە گۆڕم و دێمەوە. هاتمە دەرەوەی شوقەکە و چاوەڕوانی ئەفسانەم کرد. هاتەوە بینیم و ئەبزانم 5 دەقیقەی پێچوو. تەماشای جلوبەرگەکەیم کرد، قەمسەڵەیەکی زلی کرد بۆ بەری و ملپێچێکی لەسەریدا شۆڕ کردبووە، لە داهۆڵە چوو. تەلوشتەکانی لە خۆی نەکردبووە. ئەم جارە زیاتر لە هێستری قاچاقچیە چوو، ئەوەندە گوڵنەی پێوە بوو. وتم ئەوە بۆ ئاخۆت کردووە بەپەن. ئەفسانەوتی ئەی تۆ نەدوت خۆت داپۆشە؟ وتم با وامت پێشتر لە تەیری ئاوەڕوتکراو ئەچووی، ئێستا لە شێتە چی؟ ئەگەر نازانیت خۆت بگۆڕی بە دایکت بڵێ بتگۆڕێ، بەڵام بە پێکەنینەوە پێمت بگەڕێەوە، خۆت بە جوانی بگۆڕە وەک ئافرەتێکی خاوەن شخصیت. چاوەڕێتەکەم بەخوا ڕوم نایەت ئاواش بێمە دەرەوە، لە مرۆڤێکی ئاسایی ناچی. ئەفسانە بڕۆ خۆت بگۆڕە، تکایە زۆر ئاسایی بە. ئەفسانەوتی باشە، بەس تۆزێکم پێچێ. وتم تا نیو سەعاتی تریش بۆ تۆ. منیش ئەبێت تەلەفۆن بۆ خێزانم بکەم، ئەمەوێت بە ئیسراحەت قسە بکەم. ئەفسانەوتی باش. من قسەم کرد لەگەڵ خێزانم و ئەویش تۆزێکی بۆڵان بەسرم داوتی ئەوە بۆ نایتەوە ژنت هێناوە لە ئەڵمانیا. وتی چێلوونی دەرگای ماڵە گۆڕم تا 2 ڕۆژی تر نەیتەوە. ئیتر دەستمان کرد بە قسەوە، بزانم زۆرمان پێچوو. لە پڕ یەکێک لە تەنیشتمەوە وەک جنۆکە پەیدا بوو، بە دەنگی بەرزوتی مەڵا ماکوان من تەواو بووم.
خێزانم وتی ئەوە دەنگی کێیە؟ وتم ئەوە کچێکی شێتە توخوا بانگ مەکا بڕۆم نانەکەم بخۆم، چونکە ناکرا بۆی باس بکەم کێیە و چییە. ئافرەتیش بە سروشتی خۆی غیرەی هەیە لە دەنگی ئافرەتی تر. کە تەماشام کرد نەمناسیەوە، هەرچی قایش و قڕش و تەل و مەل بوو لە خۆی کردبەوە. سەرپۆشێکی سپی جوانی دابوو بەسەریدا. وتم ئەو هەموو جوانیت لەکوێ هێناوە کچێ؟ مەبەستم لەو قسەیە ئەوە بوو بڵێ خوای گەورە پێی بەخشیەوە. ئەفسانە وتی وەڵڵا بڵێم چی، خۆم هەر جوانم. وتم دەی وەڵڵە ناشرینی لە ئومەتی محەممەد ناچی. ئەوە مجاملە بوو بە ئینگلیزی پێموت بۆ ئەوەی تێبگاوتم کۆمپلمنت بوو، بەس بەخوا لە شەیتانی منەچی. لەمەشدا هەر مەبەستم بوو باسی ئاینی لەگەڵ بکەمەوە. ئەفسانەوتی ڕاستە من شەیتانم، شەیتان ئەو هێزێ کە توانای بە من بەخشیوە. ئیتر ئەو قسەیە خوا دای بۆ من. وتم ناشێ ئەفسانە تۆ شەیتان پەرست نەبیت. ساتانیستەکانی؟ ئەفسانەوتی ئەرێ. وتم ئەرێت باقی نەبێ، توخوا تۆی بەچکە مسلمان لە خوا ناترسی بووی بە شەیتان پەرست. ئەی ئەزانیت خوا نەفرینی لە شەیتان کردووە، ئەی ئەفسانەی شەیتان. بەڵام بە پێکەنینەوە بە ئوسلوبی حیوارەوە. ئەفسانەوتی آخر شەیتان خراپەکارە، با ئێمە چاکەی لەگەڵ بکەین بۆ ئەوەی لە شەڕی بە دووربین. شەیتان پەرستی مەبەست ئەوەیە کە ئێمە خەڵکی دوور بکەین لە شەڕ و شەیتان. هەستم کرد ئەو بانگەوازەکە بۆ فکرەکەی خۆی. وتم ئەفسانە وەڵڵا قسەکانت معقولە، ئەم فەلسەفەی ساتانیستەکانە چیترت پێیە بۆم باس بکە؟ ئەفسانەوتی مەڵا ماکوە بەڕاستیتە یان شۆخیەکەی؟ وتم ئەفسانە نەک شۆخی، بەڵکو قەشمەریشم پێت دێ. بەخوای ئەم ئەرز و ئاسمانە خوشکی من بوویتایە ئەم کوشتی و لە قەبرستانی مسلمانانیش نەم ئەهێشت بدنێشن. ئەزانی تۆ چەندە جینایەتکاری؟ تۆ ئەزانی من وە خۆت جاهلم؟ تۆ ئەزانی دوای چی کەوتویت؟ ئەفسانەوتی ئەرێ ئەزانم، بۆچی نازانم؟ وتم وەڵڵا فڕت پێوەی نییە. باشە پرسیارێک تۆ کراولی ئەناسی؟ کەواموت ڕەنگی زەرد بوو. ئەفسانەوتی ئاشناس. وتم جا عەیب ناکەیت باسی مرۆڤ دۆستی و شتی وا ئەکەی، تۆ ئەزانیت شوێنچی کەوتویت؟ وتی مەڵا ماکوان چۆن ئەوە ئەزانین؟ وتم تخوا مەلایەک ئەگەر مەلابێ نابێت ئەوە بزانێت؟ وتی یعنی هەرچی مەلایە ئەمانە ئەناسێ؟ خۆ من ئەمزانی هەموو مەلاشتی وا نازانێ. زۆربەی مەلا لە هەندێک کتێب زیاتر هیچی تری لا نییە. ناچار وتی ئەرێ؟ وتم بەڵێ ئەوەش ئەزانێت کراول چەندە فاسد بوو، خەڵکی بەریتانیا بوو. ئەو ئەم فکرەیە و فەلسەفەی سایەنیستەی تەنزیم کردووە، ئەو کردوێتە ئایدۆلۆژیا لەگەڵ ویلیام بالتسی شاعیر. ئەفسانەوتی بۆ مەڵا ماکوان تۆ ویلیام بالتسیش ئەناسی؟ وتم بۆ پێت وایە من وەک تۆ بێعەقڵم؟ ئەشزانم کراولی سەرۆکەکەی تۆ کە پیاوێکی زل بوو شووی کرد بە پیاوێکی تر بە ناوی ئالم پێنکس کە بەیەکەوە هەرچی کاری خراپ هەبوو ئەیان کرد لە ئیتالیا لە بەرچاوی خەڵکی لە دوورگەی سیسیلیا، کاری نەشیا و شازیان نەکرد باشکرا تا دەرکران و دوایی چوو ملیشکان بۆ سەحرای جەزائیر. لەوێوتی لەگەڵ شەیتان قسەکەم و بیرێکی نوێیان دامەزران. هەرسێکیان بەیەکەوە تا کراولی و ولیەم و ئالم بە ناوی خاچی خونچەگوڵ هەرسێکیان وتیان خوا مانای نییە ئەبێت ئێمە شەیتان بپەرستین، ئەوەی لاشەمان پێی خۆشە بیکەین، چونکە ئەیانوت خراپەکار و شەڕخوازی ئیتر دەست پێکە، ئێمە تۆ ئەپەرستین شەیتان بۆ ئەوەی بەخلودی بمێنێتەوە. ئەمە بنەما فەلسەفەکەیان بوو. اینجا کراولی لە ناو شوشەی عارەق ئەو کەسانەی مادەی هۆشبەریانە خوارد مرد لەسەر شەقامەکانی فەڕەنسا لە دوای خۆی نووسی بووی تا ئەتوانن مەشروب بخۆن، تا ئەتوانن هیرۆین بەکاربێنن بۆ ئەوەی لە شەیتان نزیک بن. وتم ها مەلا ئەفسانە تۆ بۆ قسە ناکەی؟ ئەفسانە وتی جاچی بێژم؟
وتم بۆ ئەوەی بزانی من مێژووی هەمویان ئەزانم و ئەشزانم لە دوای ئەوان کەسێکی تر لە ساتانیستەکان و لە جەماعەتی ئێوە بە ناوی ئانتوان لیڤی کە جوولەکەیە خەڵکی ئیسرائیلە، بەڵام ئیسرائیل دەری کرد. لە ئەمریکا ژیا لە ساڵی 1999 بەڕەسمی کەنیسەی شەیتانی بۆ کرایەوە. پاشان چەند کتێبێکی نووسیوە لەوانەی کە کراون بە عەرەبی و زمانی فارسی و بەشێکیش بە کوردی. یەکەم کش شەیتان، دووەم تقوساتی شەیتان، سێیەم حەشری شەیتان، چوارەم یاداشتەکانی شەیتان. زۆری تر کە بەداخەوە ئێستا لە هەولێر و سلێمانی و کەلار ئەمانە وجودیان هەیە، بەڵام وەک تۆ بێچاوڕوونین خۆیان ئاشکرا نەکردووە. ئەزانم کە لە کەناری دەریا و بە کۆمەڵ پیا و ژنانتان بەیەکەوە ڕائەبێرن، مناڵ کە لە دایک ئەبێ سەری ئەبڕن و بە ئاشکرا ئەیخۆن و خوێنی یەکتر ئەخۆن و هەرچی شتی خراپە ئەیکرد. بەکارهێنانی مەشروب و جگەرە و مادە هۆشبەرەکان لای ئێوە عیبادەتی گەورەیە کە شەیتان لە خۆتان ڕازیەکەن. ئەزانم کە لە ناو ئەنتەرنێتدا زیاد لە 1475 ماڵپەڕتان هەیە و لەلایەن دەستگای مۆسادی ئیسرائیلیەوە پارە وەرەگرن و خۆم چوومەتە ناو ماڵپەڕەکانتان کە بە ناوی بەندەکانی شەیتان و کەنیسەی شەیتان و هەتا دوایی. وتم ئەفسانە بۆ قسە ناکەی، حەزەکەم گوێم لێت بێ. ئەفسانە وتی کاماکۆن؟ وتم ڕۆڵە، ئەوە تۆ زمانت پاک نەبۆتەوە بە مەلا ئەڵێیت مەڵا و ئێستا لە جیاتی کاک ئەڵێی کا؟ ئەرێ ڕۆڵە تۆ بۆ نایت کۆرسێکی زمان بخوێنیت. دەستی کرد بە گریانێکی زۆر، چی لەوێ و ئەڕۆشت تەماشای منیە کرد و ئەنەزانی لێم داوە. وتم ئەرێ دادە ئەوە بۆ ئەگری؟ کچێ حیای منت برد، ئێستا من دوور ئەکەومەوە کە تەواو بوویت شڵمەکە و بسڕە و وەرەو بەلە. من دوور کەوتمەوە لە ترسا ئەوم بەجێهێشت. ئەوەندە گریانەکەی قوڵ بوو. لە دوورەوە تەماشام کرد و خۆم لێون نەکرد. وەڵا وردە وردە هاتەوە بۆلام پێکرد. لە دوورەوەتم ئاقڵ بوویت بووی بەخواپەرست یان هەر لە جەماعەتی شەیتانی. ئەفسانە گەڕایەوە بۆلام کە لێم نزیک بۆوە، لە دڵی خۆم داوتم سوپاس بۆخوا کاریگەریم هەبوو لەسەری بۆیە ئەگریان. وتم ئەفسانە چی وای لێ کردی بگری؟ ئەفسانە وتی ماکۆن، حەزم لە هێروینە نەپارەم پێ و نەدەستیشم ئەکەوێ بۆ ئەوە ئەگریم. من بینیم گیانی ئەلەرزێ وامزانی لە ترسی خۆیە کەچی ئەمە معتادە و وەخۆیان ئەڵێن گەردی بوو. ئەفسانە وتی ماکۆن، تو خوا چیت ئەوێ ئەدەمێ ئەگەر ئەتوانی پارەم بدەرێ با هیرۆین بکڕم. زۆر گوناح بوو، دەستی کردەوە بە گریان. ئەو کچە جوانە زەلیل ببوو، لەبەردەستمە ئامادە بوو بۆ دەرمان لاشەی خۆی بە من بفرۆشێ چونکە فێر بووە ئەو کارە ئەنجامدا بۆ بەدەستهێنانی دەرمانەکەی. وتم ئاخر ئەفسانە من پارەم پێ بەس نازانم لەکوێ هەیە، ئەوە پارە جا چۆن دەستە دەکەوێ بەم ئێوارێ. ئەفسانە وتی تۆ پارەکەم دەرێ خۆمەی کڕمێستە. وتم باشە چەندە دەبێ؟ وتی 60 یۆرۆ. وتم فەرموو کە پارەکەم دا یەکسەر بەجێی هێشتم و ڕۆی. منیش وەک ئەهلی ئەم ئیسلامە و عەشایر وتم باشە، خۆ ئەم ئافرەتە لەگەڵ مندا بووە، هیچ نەبێ تا ئەی بەمەوە ماڵەوە ئاگام لێی بێ. لە دوورە وتم ئەفسانە مەڕۆ با منیش بێم. هەر وەڵامیشی نەدامەوە، بەڵام من شوێنی کەوتم. زیاد لە نیو سەعات ڕۆشت. دوایی سواری پاس بوو، منیش سەرکەوتم چوومە لایەوە. ئەفسانە وتی مەڵا ئەوە بۆ هاتی؟ وتم ئاخر مەڵا پیاوە ئافرەتێک بە تەنها جێ ناهێڵێ. 10 یۆرۆم دایە، وتم بڕۆ بلیت ببڕە با نەگیرین. بەخوا 2 یۆرۆکەشی خستە گیرفانی. ئەفسانە وتی نایەوێت لە ئەڵمانیا کەس پارەی پاز نادات. خۆم چوومە لای شۆفێرەکە وتم بلیتێکم بدەرێ. وتی بۆ شوێکی؟ وتم نازانم، بەخوا جنێوێکی پێدام وای زانی پێی ڕابێرم. دابەزین. من لەگەڵ ئەفسانە داڕۆشتم، خۆمان کرد بە دیسکۆیەکدا یان بار بوو. کۆمەڵی خەڵک دانیشت بوون،
چووە لایەن پارەکەی دایە و یەکێکیان هەڵسا و چوو بۆی هێنا و بردیانە ژوورێک. سوبحان الله. منیش لە دوورەوە تەماشای ئەو وەزعەمە کرد. هەستم کرد مرۆڤ لای ئەو ئەوروپیانە چەندە هەرزانە، چەندە دڕندەشن بەرامبەر بە مرۆڤ. ناخۆشترین کات و ساتی ژیان بوو، هیچم بۆ نەئەکرا. ئەو ئەڵمانیانە تێیاندا بوو بەقەدەر نیولۆری ئەبوو مۆڕیان لێکردم و منیش هەر لە مۆڕە زیاتر دەسەڵاتم نەبوو، چونکە تازە ناچاریە. ئێمە ناچاری دەرگای ئەم خەڵکەین. کوڕێکی گەنج هاتە تەنیشتمەوتی تۆچی ئەفسانەی؟ وتم تۆ کوردی؟ وتی بەڵێ من لەم باڕە کارەکەم. وتم ئەوە بردیانە کوێ ئەو کچە بۆ خاتری خوا؟ وتی ئێستا ئەیهێنەوە تا ئەتوێتەوە. وتم برای باش چی ئەتوێتەوە؟ وتی دەرمانەکە لە لاشەیدا. ئیتر خەریک بوو ئەم دڵم شەقیە برد. خۆم پێڕانە گیرا، ناچار خۆم کرد بە ژوورەکەدا تەماشام کرد. ئەفسانە لەو عەرزەدا پاڵ کەوتووە. هەر ئەوەندەم زانی منیش قاچم لە زەوی برا. سەیری خۆم کرد بەدەست زلێکی ئەڵمانیەوەم هەموو گیانی نەخش و نیگار بوو. ئەو هەتیوە لە کەوانتەرەکەی ماڵی نەنکمە چوو. باپیرم لەلایەکەوە خۆی بۆ یاخی کردبوو. بۆ یاخەکەی هەڵیدا بوو وابزانم چل ڕەنگ بوو. ئەویش شین و سوور و مۆر لەسەر دەم و چاو گیانی بوو. وەڵا من لە تاو ئەوەی کە نەمخنکێنێت بەدەستیەوە بوو وەک تەسبیح هەتا توانیم یەک کەلەم لێدا. باش بوو داینامە سەرزەوی. ئەوەندەم زانی لەو دەم و چاوانەی ئەوسیان چوارێکم بۆ هەڵسە. منیش ڕام کردە لای ئەو کوڕە کوردە. وتم کاکە چەقۆیەکم بدەرێ خێرا با خۆم دەرباسکەم لەم سەگانە. خۆ هەڵ ناگرێت هاتە دەست لەگەڵم بە ئەڵمانی دای بەیەکدا. من هیچ تێنەگەیشتم. بەخوا ئیشارەتی کرد بۆ چەقۆیەک لە پشتی خۆیەوە بوو. دەستم پێگەیشت. ئەو زلانە وەک بەفر توانەوە. هاوارم کرد بە ئینگلیزی پێم وتن سەرتانە بڕم. لە فیلمی ئەمریکی فێر ببووم. ئەم خێرەی هەبوو فیلمەکە بووم. خواشم بوو خۆم دەرچم و ئەو کچە دەرکەم لەم تاریکستانە. بەم کوڕە کوردەم وت ئەی ئەو کچە چۆن بهێنمە دەرەوە؟ ئاگام لێ بوو وردە وردە چوونەوە بۆ لای کابرا قەڵەوەکەی کە من کەللەم لێدا بوو. لوت و دەم و چاوی خوێنی پێوە بوو بۆ ئەویان پاکە کردەوە. وتم کاکە هەرچیت کردووە ئەفسانەم بۆ بهێنە دەرەوە زۆر مەمنونتە بم. وتی کاکە خۆ ئەفسانە ئەمە جێگایەتی یەکەم جاری نییە دێتە ئێرە. وتم ئەزانم بەس بۆ نەکبەتی ئەمڕۆ لەگەڵ من هاتۆتە دەرەوە منیش میوانم ئەبێت بیبەمەوە. وتی ئاخر بێهۆشە. وتم من ئەچمە دەرەوە تۆ وەک برایەکی باش ئەم کارم بۆ بکە. وتی بێخەم بە. هاتمە دەرەوە. ئەم باڕە ڕێک لە قەبرە چوو. ترسام دیسانەوە ئەم ئەڵمانیانە هێرشم بۆ بهێنن. ئەگەر چەقۆیەکم پێ بوایە ترسم نەبوو. هیچم پێ نەبوو. ئەوانیش زیاتر لە 90 بۆ 110 کیلۆ ئەبوون. منیش 68 کیلۆ بووم. ئەترسام بە تەنها هیچم پێ نییە و ئەوانیش 4-5 بەڕاستی لەوە ئەترسام کەرامەتم بشکێنن. بۆیە ناچار هاتمە دەرەوە لە دوورەوە وەستام. خۆم کرد بە جێگایەکدا ناوی لیدڵ بوو. دوو چەقۆی گەورەی مەطبەخم کڕی و وەک ساسۆکی خستمە پشتم و یەکێکی تریشم خستە بەرسکم. زۆر داخم لە دڵدا بووتم ئەگەڕێمەوە بۆ باڕەکە. خۆم کرد بە باڕەکەدا. بەم تووڕەییەوە تەماشای ئەو جەماعەتم کرد. هیچیان نەوت. ئەوانیش سەیریانەکردم و دەنگیان نەبوو نەجوڵان. کوڕە کوردەکە هات بۆ لام ناوی حەمید بوو. خەڵکی کەرکووک بوو. حەمید وتی بۆ گەڕایتەوە. وتم وەڵڵای ئەمەوێ شەڕ لەگەڵ ئەمانە بکەم. وتی ئەو کوژن کوڕە. وتم هاتوومەتەوە بۆ ئەوەی بکوژێم زۆر داخم لە دڵدایە. جا بەڕاستی زۆر بێتاقەت بووم. ئەو جەماعەتە ئەڵمانیە ترسان هیچیان نەوت وایان زانی خەڵکم لە دەرەوە داناوە. چونکە حەمید وتبووی ئەم کوڕە کوردە ئێستا چێت ڕەفیقەکانی ئەهێنێت و دێتەوە بۆلاتان. جا خۆشتان تووشی پۆلیس مەکەن. وتم حەمید گیان یەک دوو جنێوی ئەڵمانی باشم فێرکە باداخی دڵی خۆمیان پێ بڕێژم. دووشتی پێوتم ڕێک چوومە نزیکان.
سەیری هەر چواریانم کرد، سەر و تفم تێکردن، دەستم لەسەر چەقۆکە بوو ئەترسام فریانەکەوم بیوەشێنم. وەڵڵا ئەوان چرکیان لێوە نەهات. حەمید داینام لەسەر کورسیەک و ساردێکی بۆ هێنام خواردمەوە. هەر ئەو دوو جنێوەی فێری کردبووم، هەر ئەوەم ئەوتەوە، ئەوانیش هەر حسێبیان بۆ نەکردم. ئەفسانە هاتە دەرەوە، سەر و جۆلاک خۆڵاوی سەرپۆش لە من زەلیل گەش ئەکەوت بەم لاولادا، چاوی فرمێسکی پێوە بوو، زەردەخەنەش لەسەر لێوی بوو. من کە بینیم ئەوەندەی ترشێت بووم، ئەوەی بەدەممدا هاتوتم. سوپاسی حەمیدم کرد و هەردوو چەقۆکەشم دایە بۆ خۆی. ئەفسانەم بردە دەرەوە، پارەشم پێ نەما بوو، هەمووی لەسەر کارتەکەم بوو. ئەفسانەش ئاگای لە خۆی نەبوو. پاش کەمێک گوتم تەکسی بگرە، ناونیشان و ئەدرەسی ماڵی خۆتان بڵێ، ماڵت کاول بێ. کە تەماشای سەعاتم کرد 11 شەوە. گەڕاینەوە بۆ ماڵەوە، بردمە سەرەوە بۆ لای مەهناسخان. کاک مەلا محەممەد وتی خۆ قەرار بوو من و تۆ زوو بڕۆین. وتم تووشی ڕووداوێک بووم، ئێستا بۆت باسەکەم. ئەفسانەم بردە ژوورێک. مەهناسخان وتی چی بۆ ماکوانجان؟ وتم کوڕە مەهناسخان، تۆ بەڵات هەیە، کەی ئەوە کچە خەریک بوو تووشی شتێکی زۆر گەورەم بکە. مەهناسخان وتی ماکوانجان، ئەوە حاڵ و گوزەرانی منە کە باسەکەم بۆ جێڕایە و مەلا محەممەد تووڕە بوو. ئەیوت ئێستا ئەچین ئەژدادیان ئەسووتێنین. وتم برا واز بێنە، خواخوام بوو نەجاتم بێ. مەلا محەممەد وتی با بڕۆینەوە بۆ هالە. وتم باشە با بڕۆین. من هەڵسام خوا حافیزی بکەم، کۆتایی بە میوانداریەکە بهێنم. بەڕاستی ماندوو بووم لە ئەڵمانیا. هەڵسام وتم مەهناسخان منە ڕۆم. مەهناسخان وتی ماکوانجان، ئەبێت تا 6 سەعاتی تر لێرە بیت، ئەوە قانونە. وتم بۆ؟ مەهناسخان وتی ئاخر پۆلیسمان ئاگادار کردووە کە تۆ و ئەفسانە چوونەتە دەرەوە، چونکە ئەفسانە لای پۆلیس دۆسیەی هەیە، ئەبێت بمێنێتەوە تا بە ئاگادێتەوە، چونکە تۆ لەگەڵیدا چوویتە دەرەوە، ئاگاداری بووی بۆ ئەوەی هەرچی ڕووبدا تۆ شاهدی لەو حاڵەتەدا. ئەم قسێشت بۆیە پێڵێم بۆ ئەوەی نەبادا دوایی خوا نەخواستە شتێک ڕووبدا ئێمە ڕووزەردی لای تۆ بین. ئەوەندەی تر بێتاقەت بووم. وتم مەلا محەممەد، تۆ بڕۆ بەیانی یەک ئەبینینەوە. شەو مامەوە زۆر ئاسایی من لەسەر قەنەفەکەیان خەوتم و بەیانی هەڵسام. مەهناسخان نان و چایی بەیانی ئامادە کردبوو. منیش تێر و پڕم خوارد. ئەفسانەم هەر نەبینی، نەشم ئەویست بیبینم. خوا حافیزیم کرد لە مەهناسخان. وتم من بەیانی ئەگەڕێمەوە بۆ نەرویج، خواتان لەگەڵ. هاتمەوە بۆ ماڵی مەلا محەممەد. دوای ئەوە تا شەو پێکەوە بووین. پاشان مەلا محەممەد منی گەیاندە فڕۆکەخانەی فرانکفۆرت و گەڕامەوە بۆ ئۆسلۆ لە نەرویج. لە دوای 13 ڕۆژ گەڕامەوە بۆ نەرویج. ژیانی ئاسایی خۆم دەست پێ کردەوە. دوای چەند ڕۆژێک لەگەڵ مەلا محەممەد قسەمان کرد بە تەلەفۆن و باسی ئەو وەزعەمان کردەوە. وتم تەلەفۆنت نەکردووە بۆ مەهناسخان؟ وتی نەخێن. وتم باش، ئەگەر ژمارەکەت لایە بم دەرێ با من پەیوەندیان پێوە بکەم. ژمارەکەم وەرگرت. دوای 8 مانگ بۆ 9 مانگ ڕۆژێک تەماشای ژمارەی ناو مۆبایلەکەی خۆم مەکرد. ناوەکەی مەهناسخان هاتە بەرچاوم. دەستم پێدانا و ڕاستەوخۆ تەلەفۆنم بۆ کرد. مەهناسخان وەڵامی دایە. وتم ماکوانم، هەر حەزم کردووە هەواڵت بزانم. زۆر قسەمان کرد و هەواڵی خێزانمی پرسی و پاشان منیش هەواڵی ئەفسانەم لێ پرسی. مەهناسخان وتی ئەوە بۆ 3 مانگە چێ ئەفسانە مردووە. وتم چۆن بۆ مردنەکەی؟ وتی خۆی کوشت. وتم چۆن بوو خۆ کوشتنەکەی؟ وتی پۆلیس پێوتوین. دەستی کرد بە گریانێکی بەکوڵ و بەردەوام بوو. وتی ماکوانجان، بێکەس خۆم لە وڵاتە. زۆر دەردە دڵی کرد. منیشی خستە گریان. زۆر ئازار گەشتە گیانم. وتم ئێستا چیەکەی؟ مەهناسخان وتی تووشی فەقەرات بووم لە جێگام، ناتوانم کار بکەم. ئێستا لە ماڵی خۆم دانیم، لە ساڵماندام. وتم واتە ئێستا لە خستەخانەی؟ وتی خستەخانە نییە، بەڵکو شوێنی پاککەوتوانە.
ماکوانجیان بۆ نایت بۆلام وەرە تۆزێک قورئانم بەسەردا بخوێنە. وتم بەخوا بۆم ناکرێت، بەڵام پەیمان بێ هەر دەرفەتێکم بۆ دروست بوو سەردانت بکەم. شەوچوومە پاڵتاک لە ژووری دەنگی ئیسلام دەرسی مامۆستا باوەڕ بوو. دوای تەواوبوون بە جووتە خۆمان کرد بە ژووری مەڵبەندی پێشمەرگە دێرینەکان و تۆزێک سەر و دڵی ئەوانمان گرت و هاتینە دەرەوە. ئەو مەوزوعەم بۆ باسکردوتی ماکوان ئەوە بۆ نایت بۆ لامان بۆ ئەڵمانی حەزەکەم لە نزیکەوە بتبینم. وتم وەڵڵا دەمێکەیە نەهاتوم، بەڵام هەوڵە دەم پێم. کاتەکانم ڕێخستنەوە. دوای 1-2 مانگ ڕۆشتمەوە بۆ ئەڵمانیا. دیسان لە فڕانکفۆرت دابەزیم. ئەوەندە تامەزرۆ بووم پورزاکەم و ئامۆزاکەم هاتن بە شوێنمدا. لە خۆشیاندا جانتاکەم لەبیر چوو لە ناو پاسەکە. کاک فەهمی وتی ماکوان کوا جانتات پێ نییە؟ وتم بەرێ وەڵڵا، بەس لە ناو پاسەکەدا جێمان هێشتووە، لەو پاسەی کە لە فڕۆکەخانەوە دێتە ناو فڕانکفۆرت بەجێماوە. بەدەستی بەتاڵ بێ هیچ بەیەکەوە بەڕێکەوتین بۆ نۆرنبێرگ. 2 شەو زۆر بەخۆشی لای کاکزانە و کاک فەهمی بووم لە نۆرنبێرگ. بلیتم بڕی چوومە هانۆڤەر تا چاوم بکەوێت بەو ئافرەتە بەڕێزە. تەلەفۆنم کرد، کەسێک بە ئەڵمانی وەڵامی دامەوە، هیچ تێنەگەشتم. چوومە چایخانەی تورکەکان نزیک مزگەوت بوو. زۆری نەما بوو بۆ نوێژی عەسر. لەگەڵ کاک سەلمان بادینیەک بووم بە ڕەفیق و وتم لەو قسانە تێناگەم، بەڵکو بۆم بکەیت بە کوردی. تێم گەیاند ئەوە ژمارەی ئافرەتێکە لە شوێنی پەککەوتوانە، ئەیناسم ئەمەوێت قسەی لەگەڵ بکەم و بڕۆمە لای. کاک سەلمان وتی باش، دەستی کرد بە قسەکردن و دوای داخستنەوەتی ئەو ئافرەتە چی تۆیە؟ وتم هەر کوردە و لێرە ناسیومە. باوەشی پێدا کردمەوتی بۆ خۆت خۆشبی، مردووە، عەمری خوای بەجێهێناوە، وای زانی ئەگریم و باوکە ڕۆ ئەکەم. وتم خوا عەفویکە، ئەتوانی بلیتێکم بۆ بڕی بۆ ڤوبەتاڵ؟ چوومە ماڵی مامۆستا باوەڕ و 2 شەو لە ماڵی ئەوان بووم. ئێوارەیەک لە ماڵی کاک باوکی بەهەشت و شەوێکیش لە ماڵی کاک عومەر سەلەفی ناسراو بە کاک بڵند. ئەو چەند ڕۆژە زۆر خۆش گوزەراندم لە ئەڵمانیا. حەقی جارەکەی ترم کردەوە. کاک باوەڕ منی گەیاندەوە بۆ فڕۆکەخانە و گەڕامەوە بۆ نەرویج. مەراقم بوو بزانم ئەو ساتانیستانە ئەگەنە چی. مەرگی ئەفسانە و دایکی و کاک عەبدوڵڵا زۆر ناخۆش بوو، کاریگەری خۆی هەبوو. بەداخەوە ئێستا لە کوردستان لەم جۆرە بیر و باوەڕانە زۆرە. چەند نمونەیەک لەوانە لە سابونکەران لە سلێمانی زیاد لە 20 لاوگیراون کە هەموو بەیەکەوە کاری سێکسیان کردووە، هەمووشیان کوڕن. لە هەولێر بە ئاشکرا هەن و لە هەفتەنامەی بازدا چاوپێکەوتن و راپۆرتیان لەسەر کرابوو. لە ناوچەکانی تر لە شێوەی گروپ و ڕێکخراودا دەرەکەون. ئەو کەسانەی کە ئەچنە ناو ئەو گروپەوە لە کۆتاییدا ئەبێت خۆیان بکوژن یاخود شێت بن. هەندێک زانیاری لەسەر ئەم گروپی شەیتان پەرستانە لە جیهاندا. ئەمانە تەنانەت لە ناو شاری مەککەی پیرۆزدا هەن، لە یەکێک لە کۆڵانەکانی شاری مەکە. من ئارمەکەیانم بینیوە لەسەر دیوار بۆیاخ کراوە کە ئەستێرێکی پێنچوکڵەیە و بۆ خوارەوە شۆڕە پێچەوانەی ئەستێرەکەی داوت. بارەگەی سەرەکیان لە ئەمریکایە و پاشان ئیسرائیل و ئینجا وڵاتی میسر. لە ئەوروپا زۆرن، بەڵام پۆلیس چاودێریانەکە، لە ڕاستیشدا کۆنتڕۆڵ ناکرێن. ڕۆژێکیان هەیە لە هاویندا بەرواری 6/6 هەموو ساڵێک یادی ئەکەنەوە، چونکە پێیان وایە ڕۆژی لەدایکبوونی شەیتانە. هەموو بەکاری شاز و ئاشکرا و قێزەونەکانیان دێنە دەرەوە. ژمارە سفریان زۆر لا پیرۆزە و گۆرانیەکیان هەیە کە هەمویان لەبەریانە بەناوی ڕێگەی فراوانی دۆزەخ. لە کاتی عیبادەتیاندا بۆ شەیتان ئافرەتێکیان بەڕووتی خۆی خوێناوی ئەکات و دەست ئەدات لە پێشی پیا و ژنان بۆ پیرۆزی بەندایەتیەکەیان، گوایە شەیتان ئەمەی پێخۆشە. مۆسیقایەکیان هەیە بە ناوی ڕێگا بەرەو بەهەشت کە ئەبێت وەک مناجات و قورئانی موسڵمان و ئینجیلی مەسیح و تەوراتی جوولەکە ڕۆژانە گوێی لێ بگرن.
ئەبێت تەنها گوێ لە یەک تیپی مۆسیقا بگرن، ئەویش ناوی ڕۆکی لیدس بینغنە. باشترین گۆرانی بێژیان کە بێت گوێی لێ بگرن ناوی ڕۆڵینستونە کە گۆرانیەکەی قسەوتنە بەخوا و بەرزڕاگرتنی شەیتانە، فێرکردنی ئەو خەڵکەیە بە خۆویستی و ئەنانیەت. جۆری مۆسیقاکان سێ جۆرە کە پزیشکەکان ئەڵێن ئەم جۆری مۆسیقایە کارەکاتە سەر دڵ و مێشکی مرۆڤ وای لێکا خۆی بکوژێت بێ ئەوەی بترسێ. ناوەکانیان بریتیە لە: یەکەم، معدەنی ڕەش بە ئینگلیزی پێی ئەوترێت بلاک مێتاڵ. دووەم، معدەنی ڕق بە ئینگلیزی پێی ئەوترێت هارد مێتاڵ. سێم، معدەنی مردن بە ئینگلیزی پێی ئەوترێت دێث مێتاڵ. دژی هەموو جۆرە ئاینێکن. ئەو کەسەی ئەوێت زیاتر لە شەیتان نزیک بێتەوە ئەبێت هەموو جۆرە مەی و مەشروب مادەی هۆشبەر بخواتەوە بۆ ئەوەی زۆر مەست بێت. پاشان خوێنی یەکتر ئەخۆن. هەموو جۆرە سێکسێک ئەکەن بە پیا و ژن و گەنجیان، پیاو لەگەڵ پیاو، ژن لەگەڵ ژن، هیچ جۆرە قەدەغەکراوێک نییە. هەموو کارێکی نەشیاوەکەن بە کۆمەڵ ئەیکەن. پێیان وایە شەیتان ئەو کارەی پیرۆز کردووە، لە کەناری دەریاکاندا ئەو کارە ئەکەن. ئافرەتیان کەسکی پڕ ئەبێ لە پێنجمانگی داسکەکەی پێ لەبار ئەبن، ئەبێت خۆی لە خوێنەکەی بخواتەوە. مناڵ سەرەبڕن و گۆشتەکەی ئەخۆن و ئەیکەنە قوربانی بۆ شەیتان بەدەستی دایکی خۆی. هەوڵی زۆریان بۆ فێربوونی سحر و جادووە. خاوەنی زیاد لە 1475 پێگەی خۆیانن لە هەموو دنیادا بەربڵاون. ئەوەی کە باسم کرد پەیامی منە بۆ دایک و باوکان بۆ لاوەکان، خۆیان بپارێزن لەم جۆرە فیتنانە، بە تایبەت ئەوانەی لە ئەوروپان، نەهێڵن مناڵەکانتان تێکەڵ ببن بەم جۆرە خەڵکانە. خۆشەویستان، لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ناوڕۆکی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی عەتا قەرەداقی جێبەجێکار پێشڕە و عومەر پێشکەشکار پەسەند بفەرمونون. هاوڕێمان بن.